خوێندنی بەکالۆریۆس لە وڵاتی چین 4 ساڵە ئەم خوێندنە یعنی بە شێوازێکە کە تۆ لە دوای هەروەکو لای خۆمان کە تۆ هایسکوڵ واتە قۆناغی دواناوەندی تەواوەکەی ئەتەوێ بێی لە وڵاتی چین بخوێنی چیەکەی تۆ بە دوای ئەو زانکۆیانەیە گەڕێی لە ڕێگەی گوگڵەوە ئەگەڕی بزانی چه زانکۆیەک ئەو پرۆگرامی هەیە کە تۆ خۆت حەزت لێتی ئیتر دوایەوە دەزەکەی بە تەقدیمات خوێندنی بەکالۆریۆس لێرە چۆنە یعنی عادەتەن لە وڵاتی چین زۆربەی زۆری خوێندنەکان بە زمانی ئینگلیزیە باشە یعنی تۆ پێویست ناکالەوە چۆنەڵی قەلەقی ئەوە بیکایە خوێندن بە چینیە یاخود بە ئینگلیزیە تەنها لە یەک حاڵەتە ئەتوانم بڵێم چینیەکە بۆ تۆ ئەکرێ باشتر بێ بۆ خوێندنی بەکالۆریۆس واتە ئەو کەسانی کە زمانی چینی ئەزانن عادەتەن HSK 3-4 بەرەوسەرەوە ئەویشەکەوێتەوە سەر داواکاری زانکۆکە HSK واتە کۆرسی واتە کەسێک کاتە کۆرسی زمانی چینی خوێنێ دوای ئەوە ئیمتحانەکە کاوکو ئیمتحانی IELTS ئەمە پێوترێ HSK زمانی ئیمتحانی ستانداردی بواری زمانی چینیە جا خوێندەکە لێرە 4 ساڵە بۆ کەسانی کە ئەیانەوە بە زمانی چینی بخوێنن چینی ئەزانن ئەو کات دەتوانن بە سکۆڵەرشیپ واتە بە موچەی مانگانە خوێندنیان دەستکەوێت بەڵام ئەگەر واژ نەبێ ئەگەر تۆ ئینگلیزیەکەت باش بێ لە وڵاتی چین ئینگلیزی بۆ زانینی زمان ئینگلیزی تۆ پێویستە 6 بەرەوسەری IELTS هەبێ یاخود ئەگەر یەک حاڵەتەیە لە وڵاتی چین یعنی کە زۆر تەرکیز ناکەنە سەر سەرتفکەیتی زمان واتە بڕوانامەی زمان ئەگەر تۆ خوێندنت بۆ نمونەوانی کە یانە بەکالۆریۆس بخوێن لە مەکتەبێکی ئینگلیزی خوێندویانە ئەگەر تۆ تەنها بەڵگەیەک بهێنی لە مەکتەبەکەی خۆت لەو شوێنەی خۆت بڵێ کە من خوێندنی خۆم بە زمان ئینگلیزی بە و مەکتەبەکە پشتگیریت کە ئەو شوێنە پشتگیریت بکە ئەو لەو حاڵەتەیە تۆ پێویست ناکە هیچ شەهادەیەکی زمان بهێنی جا ئەکرێت تۆ بە زمانی ئینگلیزیش بەکالۆریۆس بخوێنی بەڵام شێوازەکە یعنی باشترین سکۆڵەرشیپ بۆوانی کە دێن بە زمان ئینگلیزیە خوێنن ئەوەیە کە خوێندنەکە بێ بەرامبەرە باشە خوێندنەکەت بێ بەرامبەرە بەڵام تێچووی ژیان و هەنێ جار داخلی لەسەر خۆتە تێچووی مەسرەفی هاتوچۆ لەسەر خۆتە ئەمانە هەمووی ئەکەوێتەوە سەرخۆت ئەمە بۆ خوێندنی بەکالۆریۆس بەم شێوازەیە بەڵام ئەگەر وەگوتم زمانی چینی بزانی لەو حاڵەتەیە موچەی مانگانە تقریبا 150-200 دلارێک تا 300 دلارێک بۆ خوێندکاری بەکالۆریۆس سەرفەکەن لەبەرەوەی بەپێی تەمەنەکان یعنی ئەو موچەیە دانرا و لە وڵاتی چینیش یعنی تێچووی ژیان ئەوەنە قورس نییە بە تایبەت بۆ شارانەی بۆ نمونە کە تۆ ئەچی تیا ئەخوێنی ئەگەر شارە گەورەکان نەبێ بۆ نمونە ڤیددیۆیەکەکەین بۆی کە تێچووی ژیانکردن لە وڵاتی چین چۆنە بەڵام هەر بە شێوەیەکی گشتی یعنی تۆ تقریبا 200-300 دلارێک بەشە دەکا لە شارە ئاساییەکانە بۆ یەک مانگی ژیانکردن جا باسی ئەوەکەین کە تۆ چۆن دەزەکەی بە خوێندن لە وڵاتی چین کاتێک سەردانی وڵاتی چینەکەی یەکەم شت هەیە یەکەم شت ئەوەیە کە تۆ ئەبێ تەقدیمی زانکۆیەک بکەی وەکو باسمان کرد ئەگەڕێی لە گوگڵا ئەگەڕێی تەقدیمی زانکۆیەکەکەی باشە زانکۆیەکە دۆزیتەوە لەو مەجاالەی کە خۆت حەزت لێتی فۆرم پڕەکەیتەوە ئیتر بەپێی کاتی مقابلە هەنێ زانکۆ هەیە مقابلەی هەیە هەنێ زانکۆ هەیە نیەتی بگەڕێی زانکۆیەکی باش بدۆزیتەوە ڕانکینێکی باشی هەبێ و لە کاتی هەڵبژاردننی هەر زانکۆیەکە باشترە ئەگەر تۆ بۆ من لە هەریم کوردستانەوە تەقدیمەکەی ئەبێت تۆ سەیری لیستی زانکۆ باوەڕ پێکراوەکانی لای خۆمان بکەی لە حاڵەتێک ئەگەر بتێتەوە لە مستەقبەلە شەهادەکەت لە هەرێمی کوردستانە بەکاربێنی ئەبێت تۆ ئەم لیستەت لا بێ و سەیرکەی بزانی ئەم زانکۆی کە تۆ بۆی ئەخوێنی زانکۆیەکی باوەڕ پێکراوە یاخودنا عادەتەن زۆربەی زۆری زانکۆکانی وڵاتی چین لەو بارەیەوە کێشیان نییە و بە تایبەت ئەگەر سکۆڵەرشیپ بدەن و حکوومەتی هەرێم ئاگاداری سکۆڵەرشیپەکە بێ ئەوە هیچ گرفتێک دروست ناکاو چونکە بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم شتەکە کراوە ئیتر دوایەوەی کە تۆ وەرگیرای باشە ئەدمیشن لێتەرێک دەدەنێ فۆرمێک دەدەنێک ئەڵێن تۆ تەواو پیرۆزە وەرگیرای لە زانکۆکەی ئێمە و دوای ئەوە فۆرمێکت بۆ ئەنێرم پێوترێت JW فۆرم کە ئەم فۆرمە تۆ ئەتوانی بچی تەقدیمی ڤیزەی پێ بکەی و بتوانی بەهۆی هۆکاری خوێندنەکەتەوە ڤیزەی خوێندن وەرەگری کە ڤیزەی خوێندنەکەش ڤیزەی ئەکستوتە دەنێت سەرەتا وە لە دوای ئەوە کە دی لە وڵاتی چین دەسەکەی بە ژیانکردن و خوێندن ڤیزەکە دەگۆڕی بۆ X1 ئیتر ئەمە بەم شێوازە خوێندنی بەکالۆریۆس بۆ جۆرەیە زمانەکە ئینگلیزیە باشە مەرجی سەرەکی زمانی ئینگلیزیە و
باسی هەموو تێچووەکانەکەین لە ڤیددیوەکانی تردا.